سڵاتانێ بێ بەڕێزان. تەوری ئەمڕۆی بەرنامەکەی خۆتان مایکی خەڵک تابێتە بە سیستمی پەڕینەوە یان عبور بۆ خوێندکارانی ئامادەیی. ساڵی پار خوێندکارانی 10 ئامادەی خۆپیشاندانیان ئەنجامدا کە بڕیاری سیستمی پەڕینەوە پەیڕۆ نەکرێت. بەڵام ئەم ساڵ بە پێشەوانەوە خوێندکاران خۆپیشاندانیان کرد بۆ ئەوەی ئەو سیستمە پەیڕۆ بکرێت. ئەمە لە کاتێکدایە بەپێی بڕیارێکی وەزارەتی پەروەردە ئەم ساڵ پەیڕۆ دەکرێت بۆ خوێندکارانی 10 ئامادەیی. وچانێک و پەیوەندەکانتان وەردەگرین. دووبارە سڵاتانێ بە بەڕێزانم بڵێ تەوری ئەمڕۆی بەرنامەکەی خۆتان مایکی خەڵک تابێتە بە سیستمی پەڕینەوە یان عبور بۆ خوێندکارانی ئامادەیی. ئەمە ماوەی 3 ڕۆژە خۆپیشاندان دەکرێت لە شاری سلێمانی سەبارەت بەوەی کە داوا دەکەن ئەم بڕیارە جێبەجێ بکرێت کە سیستمی پەڕینەوەیە. دیارە بەپێی لێدوانەکان یاخود دەنگۆیەک هەیە با نەڵین لێدوان دەنگۆیەک هەیە کە دەوترێت لە ئێستادا نوێنەرانی خوێندکارانی ئامادەیی چوونەتە لای وەزیری پەروەردە و ئەو دەنگۆیە ئەوەیە کە وەزیری پەروەردە پێدەچێت ئەم بڕیارە جێبەجێ بکات بۆ ئەم ساڵ بۆ خوێندکارە دەرچووەکانی 10 ئامادەیی بۆ 11 ئامادەیی. بەڵێ دەتوان لە ڕێگەی پەیوەندەکانتانە باس لە ئیجابیات و سلبیات لایەنی خراپە و باشەکانی بکەن. هەروەها دەتوان لە ڕێگەی تۆری کۆمەڵایەتی فیسبوک یان لینکی NRT لەسەر تۆری کۆمەڵایەتی فیسبوک و ناونیشانی facebook.com/نالیا-tv دەتوان ڕات و بینی و سەرنجەکانی خۆتان بنێرێ. بەڵێ دەچینە لای سۆما لە سلێمانی یەکەم پەیوەندیمان. سڵاو لێ بێ سۆما خان فەرموو. یارۆ باش کاکسوان زۆر سپاس دەکەم یارەت باش. دەستخۆشی تەوەرەکە و لە یەکەم زۆر سپاس. بۆ تەوەرەکەی ئەمڕۆ ئەتوان بڵێم کە سیستەمی عبور بۆ ئەو تەلەبانە پێویستە جێبەجێ بکرێت. بۆیە خوێندکاری وا هەیە بۆ یەک دەرس یعنی ساڵێکی بفۆتێ ئەوە شتێکی زۆر گوناحە، یان هیوا هەیە بۆ 3-4 دەرەجە بگەڕێتەوە ڕەنجی ساڵێکی بە سەرما و بە گەرما و هیوای تەلەبەی وای تایە بە چەند داماوی بە پاسی خەت یعنی باش زۆر تەلەبەی زۆر داماویتیە ئەو ساڵە زۆر بە داماوی تەواویەکە گوناحە بۆ دەرسێک بگەڕێتەوە یان تەلەبەی وایە. بەڵێ سۆما خان ساڵێ بەڵێ ئەمە لە کاتێکدایە لەسەر تۆری کۆمەڵایەتی فیسبوک دیارە سەفینتەها دەڵێت شتێکی زۆر باشە دەڵێت لە هەمان کادا زیانیشی هەیە چونکە خوێندکار لە یەکەمی ساڵەوە وانەیەکی تایبەتی هەڵگرتووە مافی تەواوی پێ نادات و خۆی بۆ ماندوو ناکات. وڵای ئەوەش ڕاستە، بەڵام ئەوەش گوناحە، یعنی تۆ ڕەنجی ساڵێک بۆ دەرسێک بەفیڕۆ بچێ ئەوە زۆر گوناحە. بەڕاستی هیوادارم وەزیری پەروەردە ئاوڕێکیان لێباتەوە و گوێشیان لێ بگرێ، هیوادارم. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت. دەچینە لای حەمید لە هەولێر. سڵاو لێ بێ کاک حەمید فەرموو. سڵاو لە بەڕێستان، پێشەکی پیرۆزبایی لە هەموو قوتابیان دەکەم بە بۆنەی ساڵی نوێی خوێندنەوە. منیش هیوادارم لە وەزارەتی پەروەردە خوێندنی باڵا کە چاوێ بخشێنێتەوە. بەڵێ کاک حەمید گوێمان لێتە، بەڵام ئەگەر دەنگی تەلەڤیزیۆنەکە کەسکەی باشترە. بەڵێ فەرموو. ئەگەر بکرێت چاوێ بخشێنێتەوە بە کێشەی قوتابیاندا، چونکە زۆرانێکن لەسەر دەرەجەیەکی کەم بەڕاستی کە ناتوانن ئێدامە بە ساڵێک تریان بدەن بە چاون و خاندن بۆەوەی کە دەزانن هەرێمی کوردستان چۆنە لەبارەی قوتابخانەکانەوە پێداویستەکانیان مەحنەویات ئەگەر هەر بکرێت لە توانادا هەبێ یارمەتێکیان بدەن. من هیچ قسەی ترم نەبوو. پیرۆزبایی ساڵی نوێ و دەستخۆشی بۆ بەرنامەکەتان. زۆر سپاس دەکەم. بەڵێ دەچینە لای باخان لە سلێمانی. سڵاو لێ بێ باخان خان فەرموو. ئەم کاتۆ باش. زۆر سپاس دەکەم. هەموو کاتێکت باش. دەستخۆشی تەوەرەکەتان لێکم. بەڕاستی ئەو قەراری پەروەردە بەڕای من هیچ قەرارێکی باش نییە، لەبەرەوەی تەلەبە پشتار دەکاتەوە کاتی خۆی و 5 دەرەجێ قەرار هەبوو تەلەبە ئەو هەموو دەرەجە باشێنە، بەڵام ئێستا ئەو هەموو بڕیارە بێ بەرنامەی پەروەردە ینی تەلەبەی وا لێ کردووە کە ینی زۆر مەکتەبی لا قورس کەواتە پێت وایە ئەمە مەبەستەوەی کار ئاسانیە کە بۆ خوێندکار ئاسانیە، بەڵام دوو لایانی هەیە، ئیجابیش و سلبیش. یەکەم خوێندکاری پشتار کردوێتەوە ینی کە ئەوەیە یعنی دەرسێکیش دەرناچێت هەر ئەو ساڵا بڕێ، ینی ئەو بەڕاستیوا لە تەلەباکە کە هەوڵ زۆر نایە ئەو دەرسەی خراپ بێ ئیتر بێمنەتێکە لەلایەکی تریشۆ باشە بۆ تەلەبە. لەبەروی جاری وایە تەلەبە بۆ دەرەجێ بۆ 2 دەرەجە ئاگەڕێتەوە، بەڵام ئەوش ئەگەڕێتەوە بۆ بێبەرنامەی حکوومەت. لەبەروی ئێستا منهەجێکی وا خراپ دانراوە، یعنی بەڕاستی ڕاستە ئەو بڕیارە باشە، بەڵام منهەجەکان ئەوەنە خراپە کە هیچ ئیسفادەی نییە بۆ تەلەبە. یعنی بەڕاستی حەق وایە لە پێشە هەموو بەرنامەکانی پەروەردە بەڕاستی کەسانی پسپۆڕ و شارەزا توێژینەوەی لەسەر بکەن ئەنجادان بنرێت. تەلەبەی هیچ گوناحێکی نییە، هەر ساڵە قەرارێکێن پار قەرارێ ئەم ساڵ قەرارێ، یعنی باوەڕ بکە من هیچ سەر لەو قەرارانەی تربیە دەرناکەم. ئەو منهەجەشی کە دایانەوە هیچ ڕەبتی بە منهەجەکانی ساڵانی ترەوە نییە،
ئێستا یعنی ڕاستە باشە تەلەبەلەیەکی ابتیدایی و ئینگلیزی خوێنێت بەڵام هیچ یعنی ئەو معقول نییە کە پەروەردەداینەوە یە ئەم هەموو قەرارایەت ئەبێ ڕەچای ئۆش بکاکە ئایا لەگەت بارودۆخی وڵاتی ئێمە بەڵێ باخەخان بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەت کۆمەڵایەتیا ئەگونجێت سپاس بۆ پەیوەندیت زۆر سپاس بەڵێ دەچینە لای دەشتی لە هەولێر سڵاو لێ بێ کاک دەشتی فەرموو زۆر سپاس دەکەم هەموو کاتێکت باش سیستمی خوێندنی هەرێمی کوردستان بۆ مەرحەلەیەکە تێدا تێپەڕیوە مەرحەلە دوای مەرحەلە حکومەتی هەرێمی کوردستان تۆ وزارەتی خوێندنی باڵا تۆ وزارەتی پەروەردە ئەمانە بە هەنگاوی جددیەوە هەنگاوی ناو بۆی بتوانن دارێک لەسەر بەردێکدا بنێن بۆ خزمەتکردنی قوتابی من پێم وایە هەر بڕیارێک کە دەرەچێ ڕەنگە بۆ کۆمەڵە قوتابی ئیجابی بێ بۆ کۆمەڵە قوتابی سلبی بێت بەڵام دەکرێت مەقسە لەسەوە بکەن کە ئیجابیەکەی لە چڕوانی نەکەوە بۆیە ئیجابیەکە ئەگە بۆ کۆمەڵێک قوتابیش باش بێ بۆ کۆمەڵە قوتابیش خراپ بێمە دەکرێت ئیجابیەکە هەڵبژێن بۆی بتوانین ئەوانی تریش هەم بدەن بۆی بگەن بۆ مەرحەلەیەکە پێویستەوە ئیجابیان بڕوانینە بارودۆخەکە نەک بۆی من چۆنم بە حکومەت بە پێی من ناڕوە ئێمە دەبێت بە پێی حکومەت بڕۆین چونکە هەموومان سواری کەشتێک بووینە لەژ حکومەتی هەرێمی کوردستانە بەڵێ کاک دەشتی دیارە باخان خان لە سلێمانی دەڵێت ئەوە زۆر کار ئاسانیەکی زۆرە بۆ قوتابیان بۆ خوێندکاران بەستن بەڵام پێت وایە ئەمە هۆکارێکە بۆ ئەوی خوێندکاران لەبەروی کار ئاسانیە وە شتێکی باشە بۆیان بۆیە لە ئێستای خۆپشاندان دەکەن ئەوان داواکەن کە بڕیارەکە جێبەجێ بکرێ ئاتمان وەک باسم کردوانکە هەندێک بەرژۆندە هەندە قوتابیدا بێ لە بەرژۆندە هەندە قوتابیشدا نەبێت بۆیە ئەوەی کە لە بەرژۆندی نییە دێتە سەر شەقامەوەی ترش لە ماڵ و پاریدا کەواتە کە ئەم بەرژەوەندی هەیە چی بکرێ باشە هەندێک لە بەرژەوەندی ئەوایە و هەندێک لە بەرژەوەندی ئەوان نییە من پێم وایە تەعاملکردن وە هەڵکۆستنەوەی ئەو بڕیارانەکە دەدرێتن بەرژۆندی گشتی تێدا هەمومان پابند بین پێوە ئەو باشترین ڕێگا سپاس بۆ پەیوەندەکەت دەچینە لای شیکار لە هەولێر سڵاو لێ بێ فەرموو ئەلۆ بەڵێ شیکار خان باشە ڕێزە زۆر سپاس دەکەم وەڵی ئێمە وەک قوتابیەک بەڵێ پەڕینەوە شتێکی باش نییە بۆ قوتابی بەڵام یعنی دیاری بەشە لە سوسی دەرێت ڕەنی ساڵێکی بۆ فیڕۆ دەڕاتم بەڵێ ئێستا شخصی خۆم لە بۆ سێ دەرێت زەمایتمەوە بەڵێ شیکار خان دیارە ئەم بڕیارە ئێمە لە زانکۆیە بڕیاری پەڕینەوەیان عبور هەیە پێت وایە جیاوازی چییە لە نێوان ئەو دوو بڕیارەیەکە لە وەزارەتی خوێندنی باڵا دەرچووە و لە وەزارەتی پەروەردە وڵای باش تێ نەگەیشتنەوە وەستت مەبەستم وایە جیاوازەکەی ئەوەیە ئێستا ئەم بڕیارە گونجاوە بۆ خوێندکارانی زانکۆ بەڵام بۆ نەگونجاوە بۆ خوێندکارانی ئامادەیی چۆنەبێ ئامادەی دەرسی گرانترە بەڕاستی یعنی ئێستا لە 4 بەپەڕینەوە دەرسی لە 6 دەر بەپەڕینەوە دەرسی دەبی بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت دەچینە لای دنیا لە ڕانیە سڵاو لێ بێ دنیا خان فەرموو سڵاو کاتە باش زۆر سپاس دەکەم دەستخۆشیان بەرنامەتان لێەکەم بەڕاستی یعنی زۆر بەداخەوە بۆ ئەم سیستەمە بەڵێ بۆ چونکە من خۆم ئێستا پۆلی 4م دەرسێکم هەیە ینی لە یەک دەرسگەڕامەتەوە مەبەستەوە یەک دەرست هەیە پەڕینەوە پێت باشە کە بپەڕێتەوە مەسم ئەوور شمولی بکاوە دەرسە ینی لە یەک دەرسدانیشمەوە لە 4 ئامادەیی ینی بەڕاستی نازەم سیستەمێکی زۆر نابەجەیە هیچ لە مەسلحەتی تەلەبەیان نییە بەڵام لە بەرامبەر ئەمەدا دنیا خان دەڵێن دیارە باخان خان لە سلێمانی ئەو قسەی کرد دەڵێت وەروەها سەفینتەها لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فێسبوک دەڵێن ئەمە زیانێک بە خوێندکار دەگەێنێت چونکە خوێندکار لە یەکەمی ساڵەوە واتە لە سەرەتای دەوامەوە وانێکی تایبەتی هەڵگرتووە کە دەڵێت ئەمە دایانێن بۆ پەڕینەوەی خود بۆ عبور وانە نازم بەڕای من وانە چونکە من گە چمە دەورەش واش لەو سەر ئەو دەرسە هەر گەڕامەوە زۆر هەوڵمدا بەڵام بێسادە بوو ئێستا یعنی لە مەکتێبی ئێمە ئامادەی کسان کە چەندەها تەلەبەین لە 120 تەلەبە لەوانەیە چ تەلەبەی دەرچوو بێ هەمووی لەسەر یەک دەرس گەڕاوەتەوە بەڵە سپاس بۆ پەیوەندەکەت بەڵا زەن دیارە کێشەکە لەوەدایە کە ئەم دیارێمە ئاماژەمان بۆدا کە وەزارەتی پەروەردە بڕیاری داوە ئەم ساڵ جێبەجێ بکرێت بەڵام جێبەجێ بکرێت بۆ خوێندکارانی دەی ئامادەی نەک ئەوانەی کە هاتوونەتە یاخود ئەوانەی کە پار دەرچوون
لە دەی ئامادەی بۆ یانزەی ئامادەی بۆیە ئەوانە ئێستا ئەوانن کە خۆپشاندان دەکەن و داوا دەکەن کە بڕیارەکە ئەوانیش بگرێتەوە. بەڵێ دەچنە لای نارین لە هەولێر. سڵاو لێ بێ نارین خان فەرموو. سڵاو کاتە باش. زۆر سپاس دەکەم هەموو کاتێکت باش. بەڵێ من دەستخۆش ئەو بەرنامەیەتانی دەکەم. زۆر سپاس دەکەم. من لێرە دەرم حکوومەتی هەرێمی کوردستان هەولێر هەموو خۆی ئامادە کردو لەو دوو ڕۆژە خۆپیشاندان بکە. برای بەڕێزم هیچ معنای نیە پۆلیسێ ئەوەری هەبێ من بەس لە عەرەبی مایمەوە. خوا قبول دەکەم تۆری چوارم 1 ساڵ دانیشتم لەسەر عەرەبی. ئەو حکوومەتە ئەگەر بەخۆی شتێک بڕیاری هەبی لەسدا باشە بۆ پارەکە عەبوورە بە ئەو ساڵ نەبیتن. بەڵێ نانی خان بەرامبەر بە قسەکەی تۆ دیارە پار بە هەمان خۆپشاندانەکانی ئەم چەند ڕۆژەی دواییدا پاریش خۆپشاندان ساز کرا کە ئەم سیستمە خۆت ئەم بڕیارە جێبەجێ نەکرێت ئەو بوو هەندێک توندوتیژی لێکەوتەوە خۆپشاندانەکانی سلێمانی. بۆیە وەزارەتی پەردە بڕیار دەکە جێبەجێ نەکرێت بۆ ساڵی پار بەڵام ئەم ساڵ جێبەجێ دەکرێت. پێت وایە ئەوەی کە دەوترێت ئەو قسەی کە وەکو خۆی بڵێن بڵێن دەوترێت خوێندکار تەمەڵ دەکات و وای لێ دەکات ئەمە حساب بەوە بکە کە وانەیەک هەڵگرێت دەڵێت ئەمە داێنێن بۆ عبور و بۆ پڕینەوە بۆیە سعیتیان ناکە و هەڵێگرێت بۆ عبور تا چەند ڕاستەکە خوێندکار تەمەڵ دەکات. ناوەڵە برای بەڕێزم باشە زانکۆیەکان هەیە لە ئێمە نەبیتن بەس من یەکشت ئەڵێم باشە بۆ خەڵکی هەولێر ئاوا خەڵتون نستون وەک سلێمانی بۆ خۆیان مزاهرە ناکەن نازانم بۆچی خوا دانیشتن خەڵکی هەولێر. هیوادارم بەس مژدەیتە من لە خەڵکی هەولێری خۆپشاندە هیوادارم ئەو قوتابیانە سلێمانی هیچ دانەنیشن هەر خۆپشاندان تاکو بڕیارەکە پەسەند نەکرێت. دووبارە دەستخۆش لە نالیا دەکەم هیوادارم هەر سەرکەوتو بن. زۆر سپاس دەکەم. دەچینە لای بەختیار لە هەولێر. سڵاو لێ بێ کاک بەختیار فەرموو. کاک بەختیار گوێت لێمانە؟ بەرنامەکە لێ دەکەم. زۆر سپاس دەکەم. سەلامەتێکی تۆری دوازدە ئامادەی بەڕاستی من بەڵێ کاک بەختیار پێشی قسە بکەی کاک بەختیار پێشی قسە بکەی تکایە دەنگی تەلەڤیزیۆنەکە کەسکەی و لە مۆبایلەکە و یان لە تەلەفۆنەکە گوێمان لێ بگەی. بەڕاستی من لەگەڵ ئەو خەڵکەم ئەگەر تەمەشاوەردەی گشتیان بڕیارێک دەردەکاتم بەڕاستی تەمەشا دەکەی دەینۆ دەوام بیتن دەینۆ فەرمو من ئێستاکەوە چەندی مانگە 20 مانگە تا ئێستا دەستێکم نەخیبێ لە کاتێکدا کە دەرسەکانشم هەموو لەسەر یعنی ئەوەیە دەستم واجبە. بەڵێ یعنی بەڕاستی هەر ڕۆژی بڕیارێک دەردەچیتن سیستەمی کاچی خۆم پێویستی بۆیە کە 25 کەس لە سەفەر من ئێستا لە قوتابخانەیەکەم 5 تەڵەبە لە سەفەکەدا دەنیشتین. بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەت. دەچین لای ئازاد لە دووسخورمات و سڵاو لێ بێ کاک ئازاد فەرموو. چۆنی کاکشان باشی؟ زۆر سپاس دەکەم کاک ئازادگیان. کاکشان لە سەرەتاوە زۆر خۆشحاڵم کە بۆ یەکەم جارە پەیوەندی بە کەناڵەکەتانەوەکەم. زۆر سپاس دەکەم. بۆچوونی من تاکە کەناڵە کە لە کوردستانە تاکە کەناڵی سەربەخۆ و تاکە کەناڵێکە تاکە کەناڵێکی چاک و پاکە لە هەموو کەناڵەکانی کوردستانە بۆچوونی من زۆر سپاس. هیوادارم هەراوە سەرکەوتوو بن و هیوادارم سەرکەوتوو بن و دایم لە هەوڵی مەشاکلی تەلەبە و قوتابیانە بن. بە بۆچوونی من سیستەمی عبور سیستەمێکی زۆر باشە و دەستیان خۆش بێ ئەگەرە یعنی منیش دەنگی خۆمە خەمە پاڵ دەنگی ئەو قوتابیانە و کە سیستەمی عبوریان بۆ بکەن لە کە هاوکاریان بکەن چونکە سیستم بەڵێ دیارە کاک ئازاد کاک حەمید لە هەولێر پەیوەندی کرد دەڵێت ئەمە لەسەر یەک شت کەوتووە کە بەرژەوەندیە هەندێک خوێندکار لە بەرژەوەندی ئەواندا نییە بۆیە وەکو پار کە خۆپشاندانیان ساز کرد کە ئەم سیستمە پەیڕۆ نەکرێت بەڵام ئەوانەی کە لە بەرژەوەندی ئەواندایە و بۆیان باشە ئەوانن کە خۆپشاندان دەکەن وە داوا دەکەن ئەم سیستمە پەیڕۆ بکرێت. ئەو چۆن بینی تۆکو هاوڵاتیەک بڵێ؟ بەڕاستی من بە سیستمێکی زۆر باشێزانم داواکارمیش لە وەزیری پەروەردەی ئەو کوردستان کە ئەو شتیان بۆ بکە و ئەو سیستەمەیان بۆ تطبیق بکە بەسی تر بە پی ئەوانیش ئەگەرە بتوانم بۆیان بکەنی تر وا دیارە وەزیری پەروەردەیش بۆ چوونی خۆی هەیە و ئەوەیشە بە باشەزانی ئەگە سیستمی عبور نەمێنێ بەس بۆ بۆچینی من ئەوە باشتر ئەگە سیستمی عبور هەبێ. ئێستاکە من وەکو قوتابیەکی عێراق یعنی من خۆم کە لە سەر بە کەرکووکم لە دووسخورماتوم یعنی تەلەبەی وامان هەیە زۆر تەلەبەمان هەیە لەبەر 2 دەرەجە گەڕێتەوە. من خۆم ئێستاکە قوتابی زانکۆم من ساڵێ دوا کەوتم
بە بۆنێ ئەوە کەین بوو کە لەبەر 1 دەرەجێ لە 104 ئەعدادی مامەوە یعنی ئەوە شتێکی زۆر ناخۆشە چونکە ئەو تەلەبەیە چارەنووسی بۆ 1 دەرەجێ یعنی بمێنێتەوە بگەڕێتەوە دواوە شتێکی زۆر ناخۆشە. بەڵێ زۆر سپاس دەکەم کاک ئاژاد، زۆر سپاس. دەچینە لای سەردەشت لە سلێمانی. سڵاو لێبێ کاک سەردەشت هەرموو. دەستخۆشی بەنامەکەن کاکسوان. زۆر سپاس دەکەم. سپاس دەکەم دەستخۆشی بەنامەکە لە یەکەم بەڕاستی تەوەرێکی زۆر جوان و داناوە. زۆر سپاس دەکەم. دەستخۆشی لە یەکەم وڵا کاکسوان من بەنسبەت خۆمەوە تێبینیەکەم هەیە ئایا ئەو بڕیارێکی زۆر باشە بەڵام خوێندکاری وا هەیە 34 هەیە بۆچی بۆی ناکرێ بە عوبور بەڵام زۆر گوناحە تەلەبە بۆ دەرەجەیەک یان 2 دەرەجە گوناحە ساڵێک سەرما و بەفر و باران بۆچی بۆ 1 دەرەجە بمێنێتەوە. هیوادارم وەزیری پەروەردە ئەو سیستەمە هینە بەردەوامی کاوەنجاک و وەکو هاوکارێک بۆ خوێندکاران. بەڵێ بەڵێ سپاس بۆ پەیوەندەکە. دەچینە لای کانی لە سلێمانی. سڵاو لێبێ کانی خان فەرموو. کانی خان گوێت نێمە؟ بەڵێ ئێوارە باش کاکشوانە. زۆر سپاس دەکەم ئێوارەت باش. زۆر سپاس دەستخۆشکەری بەرنامەکە و لە یەکەم. زۆر سپاس دەکەم. بەنسبەت تەوەرەکەشەوە من خۆم لە پۆلی سێم لە ئەوڵی ساڵەوتیان عبور هەیە بەڵام کە ئیمتحانم کرد و 1 دەرسیان بۆ لانە بردم بە بۆنەوە عبورەوە من 2 ساڵم طبعا 3 ساڵە وەرناگرنەوە عبورەکەیان بۆ نەکردم لە ماڵەوە دانیشتبەتەوە آخر حکوومەتی هەرێمی کوردستان چۆنە بێ ئاوکا لەگەڵ ئێمەیە براکەشم چلونەوە بۆیان نەکردو 50 ئەویش لە مەکتەبی عین دەرکرا. بەڵێ ئیتر داوای حکوومەتەکە یارمەتیمان بن بۆچی من بۆ 1 دەرس لە ماڵەوە دانیشتم ساڵێک هاتووم و ڕۆشتم بەفیڕۆ بڕوا هەمووی. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکە. دەچینە لای حکمەت لە کۆیە. سڵاو لێبێ کاک حکمەت فەرموو. زۆر سپاس سڵاو لێوەش دەستخۆشی بەرنامەکەتان لێ دەکەم. زۆر سپاس دەکەم. بەڕاستی تەوەرەکی باشتان هەڵبژاردووە. بەڵێ لۆ سیستەمی عبور بەڕای من سیستەمەکی زۆر باشە. بەڵێ ئەمیش هاوڕام لەگەر ئەو خوێندکارانەی کە چەند ڕۆژێکە لەسەر شەقامەکان داوای مافیێکی ڕەوان خۆیان دەکەن بەڵام من داواکاریەکم لە بەڕێستان هەیە ئەگەر فەرموو کاک حکمەت. بەڵێ باچی نەزانم ئەو خوێندکارانەی ساڵانی 2009 2010 ئەوە 2010 دەردەچن لە پۆلی 12 ئامادەیی کە بێبەش دەکرێن لە پەیمانگا و زانکۆکان هەلی خوێندنیان پێ نادرێت کە ناویان ناگەڕێتەوە لە زانکۆ پەیمانگاکان ئەوەش باکو خەمەکی ئێوە کە بەخەمی خۆتانی بزانن ئەوەش بکەنە تەوەرەک لە ڕۆژانی دواتیتان. بەڵێ سپاس بۆ پێشنیازەکە. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت. کە بەخەمی خۆتانی بزانن چیا و خوێندکارانە بێبەش دەکرێن لە حالی خوێندن لە پەیمانگا و زانکۆکان. بەڵێ زۆر سپاس بۆ حکمەت لە کۆیە. دەچینە لای هێوی لە سلێمانی. سڵاو لێبێ فەرموو. ئەلو بەڵێ هێوی خان. ئەلو ئێوارە باش. زۆر سپاس دەکەم ئێوارەت باش. دەستخۆشی لێکم بۆ بەرنامەیە و زۆر بەرنامەیەکی باشە لە ئێستا بۆی من خوێندکار کە من وەکو تەلبەیەکی 11 ئامادەی لە ئێستاە لەبەر خاتری دەرسێک منە بێت دانیشتمەوە کە دەرسەکەشم یعنی پێویستی بە 4 دەرەجەیەکە نەکراوە. بەڵێ لە ئێستا منە بێت دانیشتمەوە دیسان 2 دەرسی کە بخوێنەوە ساڵێک بەڕێ بکەم لەبەر خاتریەوەی لە دەرسێکە لەبەر 4 دەرەجە من بگەڕێمەوە دیسان دانیشتمەوە. بەڵێ دیارە هێوی خان باخان خان لە سلێمانی پەیوەندیکە دەڵێت بڕیارێکی باش نییە لەبەرەوەی ئەم هەموو بڕیارێک کە دەردەچێت بۆ لە کاتێک ئەمە بڕیاری تر هەیە کە ئەوەی کە خۆی ناوی بڕیارە کە کەسێک 45 نمرەی هەبێ دەکرێت بە 50 دەڵێت وە خۆی دەڵێت ئەم هەموو بڕیارە بۆ و باش نییە و ئەمەوا دەکات خوێندکار تەمەڵ بێت. تا چەند هاوڕێ لەگەڵ ئەو؟ لە ڕاستیە ئێستا وەکو بۆ ئێستا زۆر پێویستە بۆ تەلەبێ لەبەرەوەی ینی بەڕاستی ناخۆشە من وەکو خۆم ئێستا لە مەکتەبەیەکم 7 تەلەبێن بۆ یەک ینی ئیمتیحانمان کردووە لە 7 تەلەبە معقول نییە 1 تەلەبە دەرچوو بێت هەمووی باقی بگەڕێتەوە لەبەر خاتری دەرسێک. ئێستا منە ینی بەڕاستی تااقەتم لە خوێندن چۆ پێم خۆش نییە هیچ خوێندن بکەم لەبەرەوەی دانیشتمەوە دیسان ساڵێک کە خوێنم هەروە سێری ینی دەرسێک 4 دەرەجە هیچ ینی باشە 4 ئەوەی کە تۆڵی 4 نمرەکە ئەو بڕیارە نییەگرتەوە کە دەکرێت بە 50 کە لە نەخێر من لەبەرەوەی دەستێکی تر پێویستم پێی بۆ عبور 5 بەڵام بۆ 5 دەرەجەکەی کە قەرارەکە بووە ئەوە ڕۆیشتە بەڵام ئەو
لەبەرەوە بووە لەبەرەوە گەر ئەڵم ئەگەر وەزارەتی پەروەردە ئەوە قەرارە ئەکات بۆ دەی ئامادەی بۆچی بۆ ئەم ساڵ بۆ 10 هەیە بۆچی شمولی 11 ناکات یعنی لە فەرقە چیە لە بینی 10 و 11ەیە. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکە دەچینە لای گۆران لە سلێمانی. سڵاو لێ بێ کا گۆران فەرموو. ئێوارە باش زۆر سپاس دەکەم ئێوارەت باش. چاوەڕێمی کاکە بەرەسێرم بڕیارەوە. بەڵێ وەڵایە ئەمە وەک وای لێ کابرا لە ماڵە دانیشێ بڵە فەرمووتەوە دەرچوو. بەڵێ ئەی ئەمە ماقولە تۆ کابرا کە سەعی بکە وەڵی حکومەتیش هیچ مەسئول نییە ینی دەریسی کابرا سەعی بکە سەعی بکە دەرەچی بەس تۆ کابرا دانیشێ شەوە تا ئێوارە. بەڵام کا گۆران نازانم مەگەر گوێت لە کا گۆران نازانم مەگەر گوێت لە تێبینەکەی هێویخان بێ سلێمانی دەڵێت من تەنها بۆ 4 نمرە دەرنەچووم. تەنها بۆ 4 نمرەواتە یەک وانە ماوەتەوە لە دەی ئامادەیی. بەڵێ دەوەڵای من ساڵی نەوەتەکانم بخوێن بۆ 1 دەرەجە مامەوە مامۆسانە نەیە ئێستا هەڵە 4 دەرەجە. بەڵێ ئاخ ماقولە کابرا سەعی بکە وەڵی مامۆستای تەلەبەی زیرەکی خۆشێت بەس هەتایەوە من ئاگام لێ من برامێ هەر کلاواتی بەساییە. ئەی ماقولە کابرا خۆی هیلا بکە بەس تەماشاغی تەماشاغی هیچی تیان یانێ ئەوە یانی کەی ماقولە تۆ هەر بڕیارە دەرچێ بڵە وەڵای حکومەت. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکە دەچینە لای هاوکار لە چەمچەماڵ. سڵاو لێ بێ کاک هاوکار فەرموو. ئێوارە باش زۆر سپاس دەکەم کاک هاوکار. بەڕێزی براکەم وەکو 4 تەلەبەی چەمچەماڵ کە لە مەکتەب ئیمتیحانمان کردە لە سەری ساڵا ناجح کراوین کاتیان داوە پێمان ناجح کراوین ئێستا هێنا ئەڵێ عبور دەرجە عبور بووە دەرزەکاڵە شمول ئێوە ناکات 31 ئێمە 31مانە بوو شمولمانی کرد یەکەم جار ناجح کراوین. بەڵام ئێوە پۆلی دەبوون کاک هاوکار؟ نۆی بنەڕەتی. بەڵێ ئێستا ئێمە 4 تەلەبەین ئەڵێ عبورە شمولتان ناکە ئاچینە پەروەردەی سلێمانی هیچ وا بۆ ناکەن نە لە چەمچەماڵ نە لە هەولێر ئاچینە هیچ شوێنێ هیچ شتێکمان بۆ ناکەن. اینجا نازانم مامۆستای غەڵەتە کابێت 4 تەلەبێتە قوربانی دەستی مامۆستایە یا مدیرێک بۆ ئەوەی کە ئەو غەڵەتێکی کردووە ئێستا تەلەبانە ساقط کراون ئاچینە حەج وەزارەتی ئیشمان بۆ ناکەن نە لە سلێمانی نە لە هەولێریش. سپاس بۆ پەیوەندەکەت بەڵا زەنوچانی کوت و دێنەوە لاتەن. بەڵە دووبارە سڵاوتان لێبێت دیارە ئەردەڵان ئەفەندی دەڵێت باسی بکەن فایدەی نییە چونکە قانونمان نییە تا چارەسەری بکرێت هەروەها مەبەست دەڵێت شتێکی باشە ئەگەر هەبێت مەبەستی بڕیارەکەیە مەڵبەند غازی دەڵێت من وەزارەتی پەروەردە بە وەزارەتێکی سەرلێشێوە وەسف دەکەم چونکە خۆی زۆر باوەڕی بە بڕیارەکانی خۆی نییە و سەری لە خوێندکاری نەکبەتی شێواندووە. محەممەد علی دەڵێت پێم وایە ئەو سیستمە بۆ خوێندکارانی ئامادەیی شتێکی زۆر باشە چونکە ئەوە دەبێتە یارمەتیەکی زۆر باش بۆ خوێندکار. هەروەها فەرهاد نەجات دەڵێت سڵاو بۆ سەرجەم کارمەندانی کەناڵی ئینارتی سپاس بە ناوی هەمویانەوە دەڵێت بەڕاستی پێم باشە ئەم جۆرە بڕیارە بمێنێت نەک نەمێنێت چونکە ئەم بڕیارە دەبێتە هەندێک بۆ ئەوەی قوتابی زیاتر گرنگی بەم وانەیە یان دوو وانەکە بدات. بەڵێ دەچینە لای ڕۆمان لە چەمچەماڵ. سڵاو لێ بێ فەرموو کاک ڕۆمان. بەڵێ سڵاو لێ بێ فەرموو. بەڵێ بەڵێ وەڵای من وەکو تەلەبەیەکی ئامادەی کار لە پۆلی 11 مامۆستە بەس لەبەر 1 دەرجە ینی ماخوولە تەلەبە لەسەر 1 دەرجێ بمێنێتەوە ینی داواکارینکەوە ئەو بڕیارەمان بۆ جێبەجێ بکرێت و ئەو عبورەمان بۆ بکرێ باشە. بەڵێ بەڵێ ڕۆمان خان. بەڵێ باشە دەستخۆشی بەرنامەکەتان. زۆر سپاس زۆر سپاس بۆ پەیوەندەکەت دەچینە لای بەنازخان لە هەولێر. سڵاو لێ بێ فەرموو. ئەو کاتەوە باش بە ڕێزەکەم. زۆر سپاس دەکەم. بەڵێ وێرای دەستخۆشێکی زۆرم بۆ تۆ بۆ تاوی کارمەندان توانیتانە کەمێک لە خەمی قوتابیان و خەڵک کەمکەنەوە دەستان خۆش بێ. زۆر سپاس دەکەم. من سەرەتا بەوەی دەستێکم ئاخۆت وەزارەت تەربیە خۆی زانی چیەکە؟ بەڵێ من هەرچەندە لە بەرنامەکەشتان لا ئەدەم من ئەوە تقریبا ئەبێ بە 3 ساڵ دەچیشەشی ئامادەم لە ماڵەوە دانیشتومە. ئاخۆ من دڵیم چم بە وڵاتە و بە تەربیە و بەو سیستەمە خۆش بێ. من دوو خوشکم هەیە یەکێکیان سواری ئامادەیە کەکیان 3 متەوەفەیە هەردووکیان لەسەر یەکە و دەستێک ماونێتەوە.
گەورەکەم لەسەر 2 دەرەجە خوشکە بچووکەکەشم لەسەر 3 دەرەجە ماوەتەوە یعنی ساڵێک بڕۆ وەرە وەرزش ببینن هاوینە بین تایشە بینن یعنی ئانا خۆیان قبول دەکەن مناڵی خۆیان لەسەر دەرسێک و دوان هەر مناڵیەوەن ئەفڵ لەم وڵاتیان بەڵام بەناسخان دیارە بەخوێنی ئەو وڵاتەشان نییە بەناسخان دیارە کاگۆران لە سلێمانی دەڵێت خوێندکارێکە زیرەک بێ پێویستی بەم بڕیارە نییە دەڵێت پێویست ناکات یارمەتی وەکو بڕیارێکی ئاوە نەخێوانە براک بەڕێزەکەم وانە قوتابیە 1000 مشکیلە 1000 شتی دێتە بەردەمیە ئەو سێری براقی خۆی کە ناخوێت ئەمە خوشکەکانی شەو ڕستاییانە کرد بەڵێ سپاس بۆ پەیوەند دەکەت زۆر سپاس دەچینە لای هێژا لە کەڵەکن سڵاو لێ بێفەرموو ئەلۆ بەڵێ هێژا خان فەرموو ئەلۆ هێژا خان گوێمان لێتە فەرموو ئەم کاتە باش بەڕێز زۆر سپاس دەکەم ئەوە ئێمە وەکو مەجموعەیە تەلەبە ینی مەجموعەیەکی نییە زۆرە زۆربەی تەلەبەکان بۆ 1-0 ئەمێنینەوانە بۆ 10 دەرەجە 5 دەرەجە 3 دەرەجە 1 دەرەجە تەنانەت 1 دەرەجە ناتوانن عبورێکمان بنێ بۆ ئێمە ساڵێکمانە فەوتێت بەڵێ ئێمە خۆمان لە کەڵەکنەوە بە پاز ئاموشۆکن دەستگار تەلەبەیەکی زۆری لێمە دەمانگانە پارە بین بۆ کرێپاسانە ئەی بۆ وەزارەتی پەروەردە هاو ئەو بڕە پارێدا بۆ پاسانە تا ئێمە بکەین ئێم ساڵ لە 5 ئەمێنینەوانێ ساڵێک تریش لە 6 ئەگەرمان لە دەرەجە بێن ئەبێ بمێنینەوە دیستان یعنی ئەمە باوەڕ ناکەم ئەمە شتێکی باش بێت جا ئەو بەڕێزەی پێش من پەیوەندی کرداڵێت ئەگەر توان خۆیان تۆزێ هیلاکەن بە دڵنیایەوە دەرەچن من ئەگەر بتوانم 8 دەرس 7 دەرس دەرچم بۆ 1 دەرس بمێنمەوە یعنی ئەوە پێی ئەڵەن تەمەڵیان سەعی ناکەن یان بێمە و دەرجە بە کلاوە دەزانین بۆ وەڵاهی ئەوە سەنی ئەو بەڕێزەی پێش ئێستا کردی زۆر سپاس بۆ پەیوەندەکەت دەچینە لای زریان لە سلێمانی سڵاو لێ بێفەرموو مرحبا زۆر سپاس دەکەم زەحمەنە بێ دەستخۆشیە و تۆرە جوانت لێ یەکەم ڕاستی زۆر باشە ئەو تۆرێک کە تۆ دانیشتێکی وای لەسەرەکەیت و بەنامەی پێشکەشەکەی دەستخۆشیت لێ یەکەم بەڵام ئێمە کە لە 11 زانستی من تەنها بۆ 1 دەست گەڕامەتەوانێ ئەگەر ئەو شمول ئەو ئەبورە بۆ ئێمە ئەو سیستەمە دابندێ شمولی ئێمە بکایمە بچینە 12 زانستی بۆ ئەوە ئێمە 1 ساڵ نامێنینەوە لە بەخاتی 1 دەرس کە ئێمە دانیشتنەوە بەڕاستی کە من ئێستا چمە 11 زانستی دائەنیشم باوەڕ بێ تااقەتم نییە لە پۆلا دانیشم لەبەرەوەی ناتوانم بە ئەم پرسیارە دووبارەکەینەوە دیارە دەوترێت ئەمە وا دەکات خوێندکار بیر لێو بکاتەوە دەرسێک دانێ بۆ پەڕینەوە ئەم بڕیارە وانە کاکسوان وانە من ئەو پرسیارەی تۆ بە نەخێر جواب بێمەوە لەبەرەوە هیچ تەلەبەیە دانانیشێ بڵێ وەڵام من ئەم دەرسەدا ئەنێم لەبەر خاچەوەی عبور هەیە بۆ من ئەو دەسابێ بە عبور ئەوەش ئەوە ئەو عبورە بێ ئێمە کە ئەچینە 12 زانستی ئەبێ هەم ساڵی داهاتوێ امتحانی ئەو دەرسە بکەینەوە بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت باگومان لە تێبینی یاسین بێ سڵاو لێ بێ کاک یاسین فەرموو ئەلو بەڵێ کاک یاسین لە چەند شەما سڵاو لێ بێ بەڵێ کاک یاسین ئەم کاتە باشی سپاس دەکەم هەموو کاتێکت باش سپاس وەڵام من پێم وایە سیستەمی عبور بمێنێ باشترە بەڵام وەکو ئێستا یعنی 35 کەمترت نەبێت لەبەرەوەی پێشووتر یعنی سیستەمی عبور هەبوو مەسەڵەن پار و پێرار هیچ معنایەکی نەبوو تەلەبە هەبوو مامۆستای ئەسڵەن هەر ئەو دەرسی ئیهمالە کرد یعنی ناهاتە بۆلەوە حیسابی بۆ ناکرد بەڵام ئێستا بەو شێوە بمێنێتەوە باش یعنی تەلەبەیە بتوانێت 35 بێنێت و 35 بەسەرەوە کەمتر بێنێ ئەو دەرسی بۆ بێتە عبور شتێکی باشە بە ڕێی من بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت دەچینە لای چنار لە سلێمانی سڵاو لێ بێفەرموو ئەم کاتتان باش زۆر سپاس دەکەم چنار خان بەڵێ دەستخۆشی لەو بەرنامەتانەکەم بەڕاستی خەمخۆری تەلەڤەن یعنی ئێوە یەکەم کەس بوون کە توانیتان ئەو شتە بهروژێنن بەڕاستی ئەمە کێشەیەکی زۆر زۆرە بەڕاستی هەرمان تووشی نەخۆشی بووین لە داخی ئەو دەرەجەیە ئێمە تەلەڤەن پۆلی دەین لەبەر 1 دەرەجە یعنی لەبەر 2 دەرەجە من ئێستا ساڵێکی کە بخوێنم من کە کرێپاسین ئیتر بزانم حکومە دەتوانێت ئەو کرێپاسەمان بۆ باتەوە ساڵێکی کە ئێمە مەکتەبەکانمان دوورە ئەبێ پاس بگرین ئیتر ئەگەر تەلەبەیەکی کوڕی مەسوولێک شتێک لەگەڵمان نابووایە
بەو شێوەیە ئێمان دەرەتان بەزێمە فەستە لەبین بەو شێوەیە 1-0 ماوینەوە. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت. دەچینە لای نەوزاد لە ڕانێسڵاوی بێ کاک نەوزاد فەرموو. دیارە پەیوەندەکەی کاک نەوزاد ئامادە نیە بەڵێ لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک حەمەکەریم لەندەن دەڵێت هیچ وەزارەتێک نییە بە ناوی پەروەردە لەم هەرێمەدا. سامی سلێمانی دەڵێت بەڕاستی ئەوە زۆر زەرەر لە خوێندکار دەدات وا باشترە هەر نەبێت. توانە تەوفیق دڵە سڵاو بەڕاستی سیستمێکی زۆر باشە چووکە قوتابی وا هەیە دەبێت ساڵێک بۆ 5 نمرە دانیشێت کە ئەمە ساڵێک لە تەمەنی بە فیڕۆ دەدات. ئەگەر سیستمەکە هەبێت دەتوانێت ساڵی داهاتوو خۆی ماندوو بکات و دەرچێت بۆیە من بە سیستمێکی سەرکەوتووی دەزانم. دەچینە لای باخانخان. سڵاو لێ بێ باخانخان لە کۆیە. سڵاو لێ بێ فەرموو. ئەلو بەڵێ باخانخان. ئەم خوێنکاری چۆنی باش کاکە؟ بەڵێ. ئەم خوێنکاری پۆلی دەمە دەی زانستی؟ بەڵێ. ئەوە بووە لەسەر لە بۆی 3 دەرەجەی 42 هەو بۆ کاتێک ڕیان نەکردمە 45 ئێستا من لە بۆی ماچمەوە. بەڵێ. کو دەبی تەڵەبە لە بۆ یەک دەرس کە دەرسەکانی کەم زۆر باش بووە هەمووی پەنجا بووە کاتێک مامۆستایەکان سەریان سوومە کو دەبی تەڵەبەکی زیرەک لە بۆ یەک دەرس ببینێتەوە. بەڵێ. کو دەبیتن ئێستا لە لۆ مەکتەبینە لە مەکتەبی فریشتەمە نابی تەڵەبە گوناحە لە بۆ یەک دەرسی ببینێتەوە دەرسەکانی کەم زۆر باشە. بەڵێ. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکە. دەچینە لای ساوێن لە سلێمانی. سڵاو لێ بێ فەرموو. ئەم کاتۆ باش زۆر سپاس دەکەم. بەڵێ شان دەستخۆشی بەنامە کۆلێکم. زۆر سپاس دەکەم. بەڵێ ساوێن خان. من لە پۆلی دەی ئامادەیم ینی گوناحە و بڕیارە ئێستا من تەنها بۆ وەرزێ ماومەتەوە هیوادارم وەزیری پەروەردە زوو ئەو بڕیارە با چووکە هاوڕێکامان لە قۆناغەکانی کە دەستیان با خوێنن کردووە چووکە ئەگەر بار نەتواناوە لە نوێی ساڵا جوانمان بنەوە ئالە دوو دڵیان نەژین زوو جوانمان بنەوانە زۆر باشترە ئێمەش بتوانین. بەڵێ ساوێن خان پار خۆپشاندان کرا کە ئەم سیستمە جێبەجێ نەکرێت. ئەو خوێندکارانەی کە لە بەرژەوەندی ئەواندا بوو ئەم سیستمە بۆ ئەو کاتە قسەیان نەکرد. ڕاستەکەوانە بەژەندی خۆیان بۆ هەنێ خوێندکار هەیە لەوانێ معاناتێکی تایبەتی خۆی هەبێ دەرسێ نەتوان ینی لە مامۆستاکەی تێنەگایتە هەر کێشەیەکی کەبێ بەڵام هیوادارم تۆ زوو جوانمان بەنەوانێت چکە ئێستم بە دوودڵی دانیشتوم دەرەچم دەرناچم ئەو بڕیارە بێ نەبێ تر زۆر ناخۆشە. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکە. دەچینە لای ئەڤین لە سلێمانی. سڵاو لێ بێ ئەڤین خان فەرموو. زۆر سپاس دەکەم. دەستخۆشی بەرنامەکە لێکم. زۆر سپاس. بەڕاستی من داواکارم لە پەروەردەی سلێمانی کە بڕارێک دەرەکە یا بۆ کوی پۆلەکان بێ قۆناغەکان بێت یا بتەنها بۆ قۆناغێکی دیاریکراون بێ بەڕاستی شتێکی زۆر ناخۆشە لەگەڵ تەلەبەکانم و قسێکی کەش زۆربەی تەلەبەکان کە ئەچینەوە بۆ مەکتەب مامۆستاکان ئەڵەن باوکەوە لێرن بۆ تەربیە و تعلیم یعنی کە باسی تعلیمەکەی تۆ کە ئەچی بۆ مەکتەب ئامانجێک هەیە تۆ مەبەستە خوێندنە ئەو تەلەبانش تا خوشکە تەلەفۆنی کردووە ئەڵە من 3 ساڵە لە پۆلەکە مەحبوول نییە تەلەبەی بۆ 3 ساڵ لە پۆلەکە هیچ تەلەبەیەکیش تەمەڵ نییە تەمەڵی بەلای منە وشێکی زۆر ناشرینە یعنی هەموو کەسێک توانای دەرچوونی هەیە و ئەم برارش بەڕای من وان لە تەلەبە ئەکانی تەمەڵ بێ تاقەتی لە خوێندن نەمێنێ. دەستخۆشی بەرنامەکەتان لێکەم و سەرکەوت. زۆر سپاس دەکەم. دەچینە لای ئازاد لە بادینان. سڵاو لێ بێ کاک ئازاد فەرموو. بەڵێ دیارە پەیوەندێکی ئامادە نیە. دەچینە لای گوڵان خان لە سلێمانی. سڵاو لێ بێ گوڵان خان فەرموو. کاتۆ باش. زۆر سپاس دەکەم. بەبێ زەحمەت من تەلەبەی پۆلی هێنا 3 ثانەویم. بەڵێ. دەرزەکەم 47. بەڵێ. تا کەسا جابیان لێ نەگەڕامەتەوە بۆم چاکەن یان چاکی ناکەن. بەڵێ دیارە ئەو بڕیارە بوو تۆی نەگرتەوە کە 5 دەرەجە یاخود 5 نمرە دەچێتە سەر ئەو وانەی کە لە 45 زیاتر یاخود لە نێوان 45 بۆ 50. بەڵێ ئەوم بەرکەوت ئەوە یەک بۆ دەرس بوو ئەوم پڕ کردەوە ئێستا یەک دەرزم هەیە 47 هەمانە 48 هەمان 49 چون بۆ هین مامۆستایەکمان هەیە بەڕێوەبەرەکەمان پشتگیری بۆ کردم لێوێ ئێستا چون بۆ پەروەردە جوابێ نامەتەوە بێبانیان دووبەین جواب بنەوە جوابمێنەوە بۆم چاکەنیان چاکی نەکەن. گوڵان خە من نازانم تا چەند ئەوە بڕیارەکە تۆ دەگرێتەوە بەڵام پێت وایە ئەم سیستما ئەگەر بێت و جێبەجێ بکرێ ئەمەوە ناکە خوێندکارەکان بەوش ئەوەی کە دەوتری دەرە قسەی من نییەمە ئەوەی کە دەوترێت خوێندکار تەمەڵ دەکات وای لێ دەکات کە دەرسێک هەڵگرێ بۆ پەڕینەوە
و بە شێوەیەک بیر لەوە بکاتەوە کە ئەبێت دەرسێک ئامادەکە بۆ پەڕینەوە ئەگەر بێت و بەباشی نەیخوێنێ ئەو دەرسە. بەڵێ آخر هینە کتاب چوو بۆ مەکتەبەکان ئەڵێ نابێت لە حەوت و تلۆ دانەی لەسەر کار دەبێت چاکرێ بێت لە 5 دەرەجەیە. بەڵام بەپی بڕیاری تاقیکردنەوەکان یەکێک لە بەندەکان یەکێک لە خاڵەکان دەڵێت کار ئاسانیەک بکرێ ئەگەر هاتوو لە 45 زیاتر بوو ئەگە بڕیارەکەش نەبێت. بەڵێ بەڵێ نازانم تا چەند کێشەکەی تۆ چۆن چارەسەر دەکرێت. سپاس بۆ پەیوەندەکە دەچینە لای لەیلا لە هەولێر. سڵاو لێ بێ لەیلا خان فەرموو. لەیلا خان گوێت لێمە؟ بەڵێ سپاس دەکەم فەرموو. بەڵێ جێمێسا. بەڵێ. دەستخۆشی بەرنامەکەتان لێ دەکەم. زۆر سپاس دەکەم. بەڕاستی بەرنامەی زۆر پێشکەوتووە. زۆر سپاس دەکەم. من وەک تەڵەبەیەکی یازدەی ئامادەیی کە ئێستا لەسەر تەنانەت لەسەر یەک دەرز ماوەتەوە ئێستا ینی من ساڵێک کە دیستا لەسا ئەو پۆلە دانیشتمەوە. بەڵێ. ئێستا ینی سەرفیری پەروەردە چ وەڵامێکی بۆمە هەیە؟ لۆ سەفی چاری بدایی پێنجی بدایی ئەبووری داناوە بۆ لۆ نەبێ. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکە دەچینە لای محەممەد لە پردێ. سڵاو لێ بێ کاک محەممەد فەرموو. مامام کاتت باش. زۆر سپاس دەکەم. دەستخۆشی بەرنامەکەتان لێکەم. زۆر سپاس کاک محەممەد. وەڵام من تێبینێک مێ بۆ جەنابەت دەستان خۆش بێ تەوەری باشە وژێن لە کەناڵەکە جەنابتانەوە بەڕاستی کەناڵێکی سەرکەوتوون. زۆر سپاس کاک محەممەد. بەڵێ. بەڵام داواکارم جەنابتان بەرنامێکی تایبەت بۆ هێزەکانی پێشمەرگە هەرێمی کوردستان بکەن لە هەموو لایەکەوە مافوراوە بەشخوراون. کاک محەممەد نەک تەورێک دوو جار ئەمە دوو جار تەوەرمان تایبەت کرد بە ژیان و گوزەرانی هێزەکانی پێشمەرگە و وەزارەتی ناوخۆ. بەڵێ. وەڵام من تەمەناکەم بەرنامەی قسەی خۆت بکە با گومان لێت بێ کاک محەممەد فەرموو. پێشمەرگەی کوردستان بکەن. بەڵێ بە کورتی قسەی خۆت مافوراون لە هەموو لایەکەوە هیوادارم چاک بە هیچ پێشمەرگەی کوردستان بخوێنەوە بەڕاستی ئەو کەناڵێکی سەرکەوتوون هیواشتێکتان بخوازم. زۆر سپاس دەکەم کاک محەممەد لە پردێ. زۆر سپاس. بەڵێ دەچینە هەولێری پایتەخت پەیوەندیەکی ترمان لەگەڵدا. سڵاو لێ بێ فەرموو. بەڵێ دیارە ئامادە نییە دەچینە لای لایەت قەرەداخی کە ڕۆژناونووسە. سڵاو لێ بێ فەرموو لایەت خان. ئەم کاتەوە باش. زۆر سپاس دەکەم. باشیگان سەبارەت بە و کەیسی خوێنکاران دیارە یەکەم ڕۆژ من ئاگاداری ئەو وەفعی خوێنکارانم یەکەم ڕۆژ ژمارەیەکی کەم خوێنکاران پێک هات. منەمێ ئەوە بڵێم هەر خوێنکارێک کەوێ دیفاع لە خۆی بکات دیفاع لەوە بکات یەک دەرز ببێتە عبور بۆی ئەبێت بەردەم جادەکە بگرێت ئەبێ بێتە بەردەم بەڕێوەبەرایەتی پەروەردە وەکو ئەو خوێنکارانی کە داوای حەقی خۆی بکات. ئەمە ناکرێ هەرێکان لە ماڵەوە بڵێ من 49 هەیە ئەو بڵێ من 48 هەیە. بە هەمان شێوە ئەمەوێت لێرە چەند مۆزوعێک هێبی و ڕژێنم لە کاتێکە ئێمە کە لە بەڕێدەم بەڕێوەبەرایەتی پەروەردەیە بووین هەر یەکێک هەر کێشەیەکی خوێنکارێک بە شێوازێکە یەکێک لەوانە 49 هەیە. 49 هەیە بووی ناکرێت بە 50 لە کاتێکە تەلەبەی 9. ئەم 49 بەڵێ ئەگەر 35 بێ عبور شمول دەکات. یعنی تۆ وەرە سێری کە بۆ یەک دەرەجە ئەبێ ئەو مامۆستای ویژدانی لەکوێ بێت بۆ یەک دەرەجە خوێنکارێک دیسانەوە دەست کاتەوە بە خوێندن. ئەمە لایەک لە کێشەکانی ئەو خوێنکارانە. یەکێکی تر ئەمڕۆ خوێنکارێک لە بەردەم بەڕێوەبەرایەتی پەروەردە هەموو گیانی خۆی بە گوێزان هەلا کردووە کچێکە ئەڵێ خۆم ئەکوژە. لایەت خان بە تۆزێ واقعیانەتر قسە بکەین. جەنابەت خوێندکار نیت بۆیە ڕۆژنامەنووسی با پرسیارێکم. بەڵێ لایەت خان ئەمەی دەوترێت خوێندکار تەمەڵ دەکات. یەکێک لە پەیوەندیەکان قسەیەکی جوانی کرد دەڵێت کاگۆران بوو لە سلێمانی دەڵێت ئەم بڕیارە بۆ خوێندکارە زیرەکەکان نییە. واتە کەسێکە زیرەک بێ خۆی پێویستی بە بڕیارە نییە. کەواتە ئەم بڕیارە تا چەند ئەم قسەیەت پێ ڕاستە دیێرە قسەی من نییە قسەی بەرنامەکە نییە. دەڵێن خوێندکار تەمەڵ دەکات وای لێ دەکات بیر لە پەڕینەوەکە بکاتەوە بیر لە دەرسێ بکاتەوە. بۆ نمونەگەت ئەم خوێندکارە دووانە لای ئەو قورس بێ یەکیان دانێ بۆ پەڕینەوە و ئەوەی تریانە خوێنێ. من ئەمەوە یەکشت بەڵام هەر کەسە دیارە بیر و بۆچوونێکی هەیە من خۆم ئەتوانم ئەوە بڵێم تەمەڵبوون بوونی نییە لە هەمان کاتی خوێنکارێک 49 بێنێ ئەتوانێت 50 بێنێت. ئەمە لەلایەکی کەشەوە ئەم خوێنکاری کە تۆ ئەڵێ ئەم دەرزە هەڵ ئەگرێت وکو بەڕێزە باسی کرد دەرزێک هەڵ ئەگرێت بۆ ئەوەی کە بڵێ عبورە نەخێر بە هەمان شێو ئەمە جوانیە لەبەرەوەی ئەبێ ئێوە زروفی خوێنکارەکان هەمویان وەکو یەکنیان ڕەنگە لەو کاتە لە کاتەوە ئیمتیحانە نەخۆش بێ ڕەنگە پرسەیەکی هەبوو بێ ڕەنگە چەنەها کێشە هەیە ڕوو لە خوێنکار ئەکات و لە هەمان کاتیشا من پێت ئەڵێم لە یەکێک لە خوێندنگاکان هێروی ئێواران خۆیان 38 خوێنکارن 22 خوێنکار لەوانەیە کاکەوتون تەنها 3 خوێنکار دەرچووە ئەی ئەمە خەتایکەیە
ینی بەڕێوبەرایەتی پەروەردە بازەو بکە من لێرەوە مێ ئاگاداری سەرجەم ئەو خوێندکارانە بکەم کە لەوانەیە کاکەوتون سبینێ کاژمێر نۆ بە هەمان شێوە ڕێپێوانەکە دەست پێ ئەکاتەوە هەتاوەکو وەڵامێک لە وەزارەتی پەروەردەوە وەرەگیرێت. زۆر سپاس بۆ ڕۆژنامەنووس لە یاد قەرداخی بەڵێ دەچنە لای ئاواز لە عربەت. سڵاو لێ بفەرموو. بەڵێ ئاواز لە عربەت سڵاو لێ بێ. ئاوات لە عربەت سڵاو لێ بێ کاگاوات فەرموو. ئەم کاتە باش بەڕێزم. زۆر سپاس دەکەم. من محەممەد لە بازیان. بەڵێ محەممەد لە بازیان فەرموو کاک محەممەد. بەڵێ دەستخۆشی و بەرنامەیەتان یەکەم. زۆر سپاس دەکەم. وەڵی هیوای سەرکەوتنمان بۆ خوازم بەڕاستی بابەتێکی سەرکەوتووە. زۆر سپاس. ئێمە پار تەلەبە خۆپشاندان بەنسبەتەوە بڕیارەوە پار خۆپشاندانێک کرد کە ئەو بڕیارە جێبەجێ نەکرێت. و ئەم ساڵ ئێستا ئەو ئەگە بڕیارەکە جێبەجێ بکرا و بورەکە شتیا بووە ئێستا ئەو بڕیارە جێبەجێ ناکرێت. لەبەرەوەی پار تەلەبە خۆی خۆپشاندانی کردووە لەگەر ڕێزیشما بۆ تەلەبێ ئەمڕۆ بە کۆمەڵێشت تەمەڵ کراوە هەر لە سەرتەلایت و ئەنواع جۆرە سیارات و هەموو شتێکی یعنی بۆ کراوە. ئەمانە شکۆوای کردووە کە تەلەبە سایی نەکات و نەخوێنێت و تێ نەخۆشێت. کەواتە کاک محەممەد دەڵی چی سەبارەت بەوەی کە ئەگەر خوێندکارێک چلنۆی هەبێ بۆی ناکرێ بە 50. وەڵی ئەوە هیوادارم بۆی بکرێ ینی کە خوێندکارێ بگەێنێتە 48 ینی گونا حمێنێتەوە ساڵێک بۆ 3 دەرەجەیان 4 دەرەجە عنی پێم گونا هیوادارم و زۆر سپاس. بەڵێ دەچنە لای ئارام لە سلێمانی. سڵاو لێ بێ کاک ئارام فەرموو. باشی بەڕێزم. زۆر سپاس دەکەم کاک ئارام فەرموو. دەستخۆشی بەرنامەکە لێ یەکەم. زۆر سپاس دەکەم. من پۆلی نوێمی بنەڕەتیم. بەڵێ دەرەجەکەم 49ەیە بۆم ناکەن بە 50. بەڵێ ئێستا باسمانە کرد. بەڵێ بەڵێ کاک ئارام وەڵایی ئەمانە لە ڕێگەی بەرنامەکەی ئێوە ئەگەر مدیری تەربیە بۆمان بکاوە 50 زۆر مەمنون نەبین. هەدەری ساڵێکمان بۆنێ یەک دەرەسەوە فەوتیە. بەڵێ وایە سپاس بۆ پەیوەندەکەت. بەڵێ ئەزان لەسەر تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک دیارە تێبینی ترمان بۆ هاتووە. نورەدین دەڵێت زۆر بڕیارێکی باشە و باشە بمێنێت چونکە ساڵێک لە تەمەن دەبەخشێتەوە و وریا محەممەد دەڵێت سیستمێکی زۆر باشە هیوادارم بەردەوام بێت. هونەر هەورامی دەڵێت ئەو سیستمە بەڕاستی شتێکی باشە بۆ خوێندکارە بەڕێزەکان بەڵام ئایا ئەم سیستمە لە وڵاتی دەرەوەش هەیە یان تەنها لە کوردستان جێبەجێ دەکرێت؟ ئەگەر هەیە چۆن لەو شوێنانە لەسەری ئەڕۆن ئایا وەک ئێرەیە یان بە شێوەیەکی ترە؟ بەڵێ دەچین لای پەیوەندیەکی تر. بەڵێ موسامان لەگەڵدایە لە ڕانیۆ. سڵاو لێ بێ کاک موسا فەرموو. سەلام عەلەیکم. عەلەیکم ئەسسەلام. زۆر سپاس. کاکە جاوەڵە ئێمە وەکو خوێندکارانی لە ڕانیە بەڵێ زۆر پێ خۆشحال ئەگەر ئەو حبورە هەبێ بۆ هەموو قوتابیانی ئامادەی و بنەڕەتیەکە. بەڵێ پێ خۆشحال ئەگەر هەبێت چونکە خوێندکار یەک دەرسی ئەو ساڵ گوناحە وەڵای بۆ یەک دەرسیانی بگەڕێتەوە هەموو ساڵی ئەو ڕێ بوو کتێب بەدەستانێ بە پاییزێ بڵێن ساگە یەک مادەی وەبەر حبورەکەی کرێت ساڵێککە وەبەر حبوری ناکرێت یانی ئەو خۆی هەوڵ دەدات چاچکە ئەگەر هەبێت زۆر باشە. بەڵێ زۆر سپاس بۆ پەیوەندەکە. بەڵازان ئیسا بەکر دەڵێت زۆر باش نییە دەڵێت چونکە وا لە خوێندکار دەکات نەخوێنێت. هەروەها تێبینی ترمان بۆ هاتووە میراث سلێمانی دەڵێت من وەکو خۆم دژی ئەو بڕیارم چونکە لێرەیە ماف و هیلاکبوونی کۆمەڵی خوێندکاری تر دەشارێتەوە و هیلاکییان لەناو دەچێت کاتێک خوێندکارێک ئەوەندە خۆی هیلاک بکات کە یەکسەر بەبێ هیچ پەڕینەوە یاخود بڕیارێک دەربچێت ئایا ئاساییە لە تەنیش کەسێکەوە دابنیشێت کە خۆی هیلاک نەکردووە. هەروەها هاوبیر فەرهاد دەڵێ بەڕای من هیچ شتێک لە کوردستان وەک خۆی ناڕوات ئەسڵەن پەروەردەمان هەیە پرسیار دەکات هاوبیر فەرهاد. هەروەها بەڵێ دەچین لای تێبینیەکی ترمان یاخۆت پەیوەندیەکی ترمان لەگەڵدایە. بەڵێ دەچینە لای سۆران سەرهەنگمان لەگەڵدایە. سڵاو لێ بێ کاک سەرهەنگ فەرموو. زۆر سپاس دەکەم. بەڵێ کاک سەرهەنگ. برا گەورەکەم پێش هەموو شتێک من تەلەڤیزیۆنش ئامادەییم. بەڵێ ساڵی پادێچووم 2010. بەڵێ من اختیارمان کردووە لە هینی کۆژی وەرزش ئەلەساس کە ئێمە وەرەگیرین. بەڵێ اینجا ئێستان بۆ چۆن فۆم بکەمەوە ئاڵێدین ئاڵێت تۆ مادەم پەر فۆم بکرێتەوانێ فاوەر ناگیرێت. اینجا خۆ ئەوەش نییە بڵێ من پاڵنامات بێتەوانێ و نەچوێت مەلایەوە. اینجا من ینی 3 ساڵ خوێندنی ئێمە
بەسیرۆ بڕوات ئەنجاوا هەم منیش نیم اینجا ئێمە تقریبان 19000 تەلەبە ئەبێ بچێ بۆیشی سەربەست ئەمڕۆ چۆن بۆ لای دکتۆر خەتاب لە زانکۆی سلێمانی ئەڵێ تۆ شەر نییە کە چتە مەکتەب هەمی تەواوکەیت ئەڵێ هیوا هەیە لە پۆی پەنجاوازیان ئەچێ بۆشی کرێکاریە ئیشێکی سەربەستەوە بەڕاستیان ئەوە قانونی چ وڵاتێکە و لەکوێ هێناویانە بەڵە سپاس بۆ پەیوەندەکەت کە دوا پەیوەندیمان بۆ هیوادارم کێشەکە چارەسەر بکرێ بەڵێ دەچینە لای چەند تێبینیکی تر دیارە ئەحمەد بەرزنجی دەڵێ بەڕای من سیستمێکی باشە بۆ یارمەتیدانی خوێندکاران وە شتێکی زۆر باشە چونکە دیارە دەڵێت ئەگەر نەکرێت ڕەوان نییە هەروەها پێشڕە و شەماڵ دەڵێت سڵاو بەڕای من ئەم سیستمە خراپە بۆ ئایندەی وڵاتەکەمان هیوام وایە نەمێنێت هەروەها پەرۆش مکریانی دەڵێت بە بۆچوونی من پەڕینەوە هۆکارەکە بۆ ساردبوونەوەی قوتابی دەگەڕێتەوە چونکە ئەگەر لەوانەیەکدا باش نەبێت فەرامۆشی دەکات پێویستە قوتابی ئەوەندە هەوڵ بدات کە پێویستی بە پەڕینەوە و یارمەتی مامۆستاکان نەبێت دیارە تێبینی ترمان بۆ هاتووە توانە هەولێری دەڵێت سیستەمی تکایە بات هەورێکی داهاتوتان هەبێت لەسەر سیستمێکی زانکۆ ئۆنلاین چونکە بۆ تەمایی سەر ئێشە بۆ قوتابیان بەڕاستی زۆر گرانە ئەم سیستەمە دیارە پێشنیازەکەت بە هەند وەردەگرین هەروەها ئارەزوو سلێمانی دەڵێت بەڕاستی پەروەردە زۆر کەمتەرخە من قوتابیەک لەبەر تەنها 3 نمرە ساڵێکی دەفەوتێت ئەو کاتەش بەس دەتوانن بڵێن وەزارەتی پەروەردە خۆش هەروەها گۆرانکۆیە دەڵێت بەڕاستی وەزارەتی پەروەردە بۆ خۆشی نازانێت چ دەکات کۆسار محەممەد دەڵێت دەستخۆشی بەرامەکەتان لێ دەکەم سپاس دەکەین دەڵێت بەڕێی من سیستمێکی سەرکەوتووی ئەزانم و یارمەتیەکی باشیشە بۆ قوتابی بەڵازان لێ داچینە کۆتایی ئەڵقەی ئەمجارەی بەرنامەکەی خۆتان مایکی خەڵک سبێنێ چاوەڕۆ من سەعات 6 و 5 خولەک بە کاتی هەولێری پایتەخت مایکەکەتان کراوەکە دەبێت هەر شاد و بەختەوەر بن.